نزیکەی 2 مانگە پەرلەمانی کوردستان کە لەلایەن نوێنەرانی پارتی و یەکێتیەوە سەرۆکایەتیەکەی ئیدارە دەدرێت هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە. لە کاتێکدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دەستژمارەی قەیرانی دروستکراوی نوێەوە گیرۆ دەبوون. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەراورد بە خولەکانی ڕابردوو لەسەر پرسی چاودێری و لێپرسینەوە لە کاروبارەکانی کەمترین کاریگەری لەسەر حکومەت هەبووە. لەگەڵەوەشدا زۆرترین بەریەکەوتن و پێکدادان لە نێوان پەرلەمانتارەکانیدا ڕوویداوە. ماوەی نزیکەی 2 مانگە پەرلەمان هیچ کۆبوونەوەیکی ئەنجام نەداوە بەبێ ئەوەی لە پشوودا بێت یان کارەساتێکی سروشتی ڕوویدا بێت. لە کاتێکدا بە پێی پەیڕەوی ناوخۆ دەبێ هەفتانە کۆبوونەوەی ئاسایی پەرلەمان پێویستە بەڕێوە بچێت. ئەرکی سەرەکی پەرلەمان دەرکردنی یاسابەرکارەکان و چاودێریکردنی حکومەتی هەرێمە، کەچی لە هەرێمی کوردستان پەرلەمان هەمان سیاسەتی حکومەت پەیڕەو دەکات و ئامادە نیە هیچ پرۆژە یاسا و بڕیارێک دەربکات پێچەوانەی بەرنامەی سیاسی کابینەی حکومەت بێت. ئەگەر سەرنج بدرێت سەرۆکایەتی پەرلەمان کە لە سەرۆک و جێگر و سکرتێر پێکاتوە بە تەواوی لەلایەن پارتی دیموکرات و لەناو ئەو حیزبەشدا لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکومەتەوە کۆنتڕۆڵ کراوە. بەو پێی لە کۆی 3 دەنگی سەرۆکایەتی پەرلەمان 2 دەنگی لە بەرژەوەندی سەرۆکی حکومەت دەجوڵێنەوە. هەر ئەوەش وای کردووە ڕێگە نەدرێت هیچ پرۆژە یاسا و دانیشتنێک بۆ فشارخستنە سەر حکومەت بەڕێوە بچێت. لە خولی پێشووی پەرلەمانی کوردستاندا بە بڕیاری سەرۆکی پارتی دیموکرات بۆ یەکەم جار لە مێژوودا دەرگای پەرلەمان داخرا و ڕێگە نەدرا سەرۆکی پەرلەمان بچێتە ناو شاری هەولێر، ئەوەش بەهۆی نەبوونی کۆنتڕۆڵی تەواوەتی بەسەر دەستەی سەرۆکایەتی پەرلەمان. هەر بۆیە لە خولی ئەم جارەدا بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی ڕووداوەکانی پێشوو کەسانی نزیک لە مەسرور بارزانی لە دەستەی سەرۆکایەتی دانراون تا پەرلەمان نەتوانێت هیچ فشارێکی یاسایی بۆ کارەکانی حکومەت دروست بکات. ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە دەستقەیرانی سوتەمەنیەوە دەناڵێنن. دیار نییە کەی پەرلەمان کۆ دەبێتەوە و حکومەت ناچار دەکات بڕیاری گونجاو بۆ چارەسەرکردنی قەیرانەکە دەربکات. جیالەوە ئێستا داهاتەکانی هەرێمی کوردستان بەراورد بە ڕابردوو چەند هێندە زیادی کردووە، بەڵام هێشتا حکومەت ئامادە نییە کۆتایی بە قەیرانی دارایی بێنێت و پرۆژە تەواو نەکراوەکان دەست بە جێبەجێکردنیان بکاتەوە. بە بڕوای چاودێران خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خراپترین ئەدای بەراورد بە خولەکانی دیکە هەبووە و ئەوەندەی چاوی لەسەر پاراستنی بەرژەوەندی حیزب و لەناو حیزبیشدا ئەندامانی بنەماڵە بووە، ئەوەندە چاوی لەسەر فشارخستنە سەر حکومەت نەبووە تا کێشە و گرفتەکانی هاوڵاتیان چارەسەر بکات.